بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە دوای ئەوەی تا دێ ڕەمەزان لە خزمەت کتێبی نایابی مەشاهید القیامە فی القورآن الکەریمی زانای پایەبەر سید قوتبا بووین و ژیانمان بەسەر برد. ئەمڕۆ پێم خۆش بوو کە لە خزمەت وتاری پیاوێکی زۆر گەورە بین کە ئەویش بریتیە لە ئەبولفەڕەجی ئیبن جەوزی. ئێمە دوو ئیبن جەوزیمان هەیە، ئیبن قەییمی جەوزیمان هەیە، لەگەڵ ئەبولفەڕەجی ئیبن جەوزیمان هەیە. زۆر کات یعنی تێکەڵاوێک دروست ئەبێ، ئەو دوو کەسایەتی جیاوازن. بەتایبەتی ئەبولفەڕەج ئیبن الجەوزی کە لە ساڵی 508 کۆچی لەدایک بووە، کاتی عمری 3 ساڵە باوکی وەفاتەکە، هەر بە مناڵی پورێکی ئەبینێ کە زۆر زیرەکە ئیخاتە بەر خوێندن. وردە وردە لە خوێندنەکەیە زۆر سەرکەوتوو ئەبێ، ئەڵێ ئەوەندە مەحەبەتی عیلم چووە دڵم، تەنانەت لەگەڵ مناڵانیشە حەزم نەئەکرد یاریکەم و تێکەڵاویم نەئەکردن. لە 8 ساڵیە هەموو قورئان لەبەر ئەکا، لە 11 ساڵیە ناوی ئەلحافظی لێ ئەنرێواتە ئەوەندە حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەبەرە، تەجاوزی کردووە لە 100,000 حەدیث. خوای گەورە حفظێکی زۆر گەورەی پێداوە. ژیانی خۆی هەموو لە خزمەتی علومەکانە سرف کردووە. ئیبن تەیمیە ئەفەرمێ من خۆم بۆ خۆم 900 کتێبی ئیبن جەوزیم خوێندوێتەوە، 900 کتێب کە نووسیوێتی. ژیانی پڕ لە خێرێکی زۆر گەورە بووە، کۆمەڵە کتێبی زۆر نایابی هەن. یەکێک لەوانە کتێبی صەید الخاطر کە لە جیهانی ئیسلامیە پیان وایە یەکێک لە شاکارە زۆر گەورەکان. صەید الخاطر واتە ڕاوی ئەو خەیاڵاتانەی کە بە مێشکی ئینسانایە، ئەو فکرانەی کە دێ ڕاوی کردوون، هەرچی هاتووێ بە زیهنیا شتێکی جوان نووسیوێتی. شتی زۆر جوانی لەو کتێبە نووسیوە و زۆر شتی لە حیاتی خۆی باس کردووە. ئەفەرمێ زۆر کات بووە خەڵک کە لە حیاتیا بە فەقیری ژیانی بەسەر بردووە. ئەڵێ من لە عمری خۆمە لەبەرەی باوکم نەحاز بووە، مسفرۆش بووە، یان شتی دروست کردەوە مس. ئەڵێ زۆر بە دەوڵەمەندی منی بەجێهێشت، بۆیە ئەڵێ لە ژیانمە هەستم بە فەقیری و بە کەمی خۆم نەکردو. ئەفەرمێ بۆیە لەوە ئەچێ مرۆڤێک تا مرۆڤێک جیاوازی هەبێ. ئەڵێ هەندێک جار ڕۆژانە هەموو ڕۆژە 5 جوزە قورئان مەخوێن. ئەڵێ مدەتێک لە هەندێک خواردن خۆم گرتەوە، ئەڵێ سێرەکەم ئەو توانایی و قووەتەم نییە، چکە هەموو حیاتی من بەو تەڕەف و بەو خۆشگوزەرانی هاتبوو، نەئەکرا بچمە ناو حاڵێکی ترەوە. ئیبن جەوزی یەکێکە لەو پیاوانەی کە کتێبی زۆر نووسی و کتێبە مەشهورەکانی ئەوانەی کە زۆر مەشهورن، کتێبی زاد المەسیر فی تەفسیر القورئان الکەریم. ئەو کتێبێکی زۆر نایابە لە تەفسیرە نووسیوێتی. ئەفەرمێ لە پێش خۆمەوە هەتا زمانی من یەک کەس نەبووە لەسەر منبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو تەفسیری قورئان بکات. ئەڵێ هەموو ئەم تەفسیرم لەسەر منبەر کردو، بە خوتبە بۆ خەڵکم باس کردو. کتێبێکی ترەیە بە ناوی تەلبیس ئیبلیس، کتێبێکی زۆر گەورەیە. هاتووە بیری کردوێتەوە شەیطان چۆن فێڵە لێ ئەکە، هەرچی فێڵ و تەڵەکەی شەیطان لەو کتێبە نووسیوێتی. تۆی عابید چۆن لە نوێشدا چۆن هێرشە بۆ ئێنێ، لەناو بازرگانیە چۆن هێرشە بۆ ئێنێ، کە زانای چۆن هێرشە بۆ ئێنێ، کە قازی وڵاتی چۆن شەیطان ئەوێ بتخەڵەتێنێ. هەرچی فێڵ و تەڵەکەی شەیطانە لەو کتێبە نووسیوێتی. یەکە لە کتێبە زۆر نایابەکان لە جیهانی ئیسلامیە. و کتێبی تری زۆرە ئەوەی کە بەلامەوە گرنگە ئیبن جوبەیر یەکێکە لە ڕەحالەکان. ڕەحالە کێبوون؟ ئەو کەسانە بوون بە جیهانی ئیسلامیە. تەمان لە جیهانی ئیسلامیە سنوور نەبووە، هەر کەسێ ویستی بێتی بە مەیلی خۆی بۆ کوێ ڕۆشتووە. حتا دەوڵەتی موسڵمانان لەگەڵ خەڵکی با بڵێن کافریشە کە ڕێککەوتنەکانی کردووە نەئەبووە ڕێ لە تاجیر و بازرگان و ڕەحالە و تالیبی عیلم و ئەمانە بگیرێ، حڕە بۆ کوێ بڕۆ. مهم موسڵمانە چۆن ئێستا ئەڵێن ئەوە جوازی فلانە وڵاتی پێ زۆر گرنگە، جوازی موسڵمانەتی پێ بۆ ڕۆشتووە.
یەکێک لەو کەسانەی ڕەحالە بووە ناوی ئیبن جوبەیر بووە ئەفەرمێ چوومە بەغداد ئەڵێ بیستم پیاوێک هەیە واعظە خەتیبە ناوی ئیبن جەوزیە ئەڵێ پرسیارم کرد ئیبن جەوزی چییە وتیان وەڵڵاهی ئەوە ماڵی لە واسطە لەم شوێنانە بە حەیاتی گوێز ناڕوێ کەچی لە ماڵەکەی ئەوە گوێزێک ڕۆوە بۆیە لێناوە کوڕی ماڵی پیاوە ئەو پیاوەی کە باوڵێن گوێزەکە لە ماڵەکەیە هەیە ئەڵێ بیستم کە ئەمە خەتیبێکی زۆر گەورە و ناجیحە خەڵک لە هەموو جیهانەوە ڕووی تێ ئەکەن ئەڵێ چۆن ئەگەر چرایە دابگرسێ لە هەموو لایەکە و پەپوولە و مێشولەکان پەلامار ئەدەن خۆیانی پێ ئەماڵن ئەڵێ خۆتبەی ئەم کابرای ئاوا ئەڵێ ڕۆشتم زۆر بە زەحمەتە تاوەکو نزیکی بوومەوە ئەڵێ زۆر سیر بوو بەلامەوە خەڵک هەبوون ئەبورانەوە خەڵک ئەبوون ئەگریان ئاگیان لە خۆیان نەئەمە هاواریان ئەکرد لە خۆتبەکانی ئەوە ئەڵێ بە سەدان کەسم ئەبینی کە لە یەهود و نەسارا هاتن لەسەر دەستی ئەم پیاوە تەوبەیان ئەکرد و ئەگەڕانەوە منیش ئەمڕۆ حەزم کردێکی لە کتێبە لە وتارەکانی ئەو لە خزمەتانە باسکەم کورتەیەکی پوختەیەکی وتارەکەی بە ناوی ئیبکی عەلا خەطیئەتیک بگریە بەسەر خەطیئەت و گوناهەکانتە ئەفەرمێ براکانم ئەگەر ئینسان نەفسەکان بیرکەنەوە چی چاوەڕێیان ئەکا ئەگەر بیرکەنەوە لەو حیسابەی کە ئەکرێن لە مەودووە ئەوەی کە کردویانەوە ئەو بەسەریانەوە و کۆڵە بەسەریانەوە بەخوا ئیتر حوزن و غەم و خەفەتێک دڵ و دەرونیان دا ئەگرێ وهایان لێ ئەکا کە دەماری فرمێسکەکانیان بجوڵێنێ و بگرین بە حەق بگرین ضرورە ئەو کەسەی کە عسیانی دوور و درێژی کردووە بگری ئەو کەسەی ڕۆژی بە گوناهاوە بەسەر بردووە بگری ئەو کەسەی شەو لە بەردەم گوناها بووە بگری ئەو کەسەی کە خسران و خەسارەتمەندی خۆی درێژ کردوتەوە بگری ئەو کەسەی کە میزانەکەی شتێکی کەمی تایە و زۆر سووکە میزانی چاکەی ئەبێ بگری چۆن نەگری کە لە بەردەمیان مردن هەیە بە ئەنواعی عەذاب و ناڕەحەتیەوە ابن عمر بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ لە خزمەت پێغەمبەرا بووین صلی الله عليه وسلم ئەفەرمێ باوکم وەستا بوو لە پێشەوە منی لە پشتەوە خۆشەویست صلی الله عليه وسلم نزیکی حەجەر بۆ سڵاوی لێ کرد دواتر مەجالی بۆ کرایەوە لێوی مبارەکی خستە سەر حەجەر گریانێکی زۆر بە کوڵ ئەفەرمێ فرمێسکەکانم ئەبینی کە بە گۆنای پێغەمبەرە صلی الله عليه وسلم هاتە خوارەوە لای کردەوە سەیری کرد عومەری کوڕی خەتابیش عەینەن ئەگریە بۆ گریانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا عومەر ها هونا تەسکب العەبەرات ئەم شوێنەیە کە فرمێسکەکان هۆن هۆنیانە خوارەوە بە چاوی ئینسانە ئەفەرمێ لە ڕوایەتێکە هاتووە کە جوبرائیل عليه السلام هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگریا گریانێکی زۆر بە کوڵ خۆشەویست لێی پرسی بۆ ئەگری فەرمووی چۆن نەگریم ئەی محەممەد لەو ڕۆژەی خوا جەل جەلالوه جەهەنەمی دروست کردووە هەمومان لە مەخافەتی جەهەنەمە زۆر ئەترسین عسیانێ بکەین و خوای گەورە بمان خاتە ناو ئاگرەوە بۆیە ئەگریم یەزیدی ڕقاشی ئەفەرمێ مەلائیکەکانی دەوری عەرش فرمێسکەکانیان ناوەستێتەوە ئەگرین زۆر کات چۆن ئەگەر کراسێکی کۆن هەوا لێی بدا چۆن ئەیجۆڵێنێ ئاوا لە خەوفی خوا ئەلەرزن و ئەگرین رب العالمین پیان ئەڵێ هۆ مەلائیکەتەکانم بۆ ئەگرین و بۆ ئاوا ئەکەن لە خۆتان ئێوە عەبدەکانی منن ئێوە نزیکەکانن لە من ئەڵێن واللهی یا ئیلاهی ئەگەر ئەهلی زەوی بیان زانیایە ئەگەر ئەهلی زەوی بیان زانایە کە چه عەزابێکی بە شیدەت لە جەهەنەما داناوە بەخوا نەخواردنیان پێ ئەخورا و نەخواردنەوە بەخوا نەیان ئەتوانی هەر هەمویان بە سەحرا و دەشت و بیابانەکانە ئەڕۆشتن هاواریان لێبەرزەبووەوە لە گریان و نرکە و ناڵەیانە چۆن مانگایەک هاواری لێبەرزەبێتەوە ئاوا هاواریان لێبەرزەبووە ئادەم عەلەیه السەلام کاتێک رب العالمین لە بەهەشتا کاتێ ئادەم عەلەیه السەلام لە بەهەشت دەرکرا
للروايتك أفرمي 100 ساڵی ڕێک ئادەم عليه السلام دەستی کرد بە گریان و گریانی نەئەوەستایەوە لە حیبەت. ئەگەرچی ڕوايتەکە ئیسرائیلیە، مهم ئەوەیە لە کتێبە کۆنەکانە هاتووە بۆ شێوازە و ابن جەوزی نەقڵی کردو. ابن ئەسباط ئەفەرمێ ئەگەر بووکا و گریانی هەموو خەڵکی زەوی کۆکەیتەوە مقارنە بە بووکای بە گریانی ئادەم، هێشتا گریانی ئادەم زیاتر. نوح عليه السلام ئەمە سۆزی باوکە کاتێک کە بینی کوڕەکەی خەریکە ئەخرکێ اینجا دوعای بۆ کرد، هەوڵیدا هەرچۆنە بێ ڕزگاریکە. رب العالمين فرمووی إني أعظك أن تكون من الجاهلين. ئاگات لێ بێ ئەی نوح، ئامۆژگاریت ئەکەم بەوەی نەبادا کەسێک بی لە جاهیلەکان و دینداری خۆتە لە بیرچێتەوە. ئەو کوڕە إنه عمل غير صالح، ئەو عملێکی غير صالحە لە تۆ نییە، لێی گەڕێ با بخنکێ. ئەفەرمێ لەسەر ئەم هەڵەی کە کردی گریانێکی زۆر گەورەی ئەکرد بە چەشنێک لە ڕوايەتێکە ئەڵێ 300 ساڵ گریە، حتى وشەی نوح لە نەوحەوە هاتووە، یعنی هاوارکردن. ئەوەندە هاواری ئەکرد و ئەی ناڵان، بۆیە ناویلێنرا نوح عليه السلام لە هەندێک ڕوايەت. داود عليه السلام گریانی داود مەشهورە و زۆر بووە. ئایا گوناهەکەی داود چییە؟ عولەما زۆر شتیان لە تەفاسیرەکانە نووسیوە. وظن داود أنما فتناه فاستغفر ربه وخر راكعا وأناب لقرآن بيروزا. آیا دوو خەسمەکە بوو هەڵەیتیا کرد؟ ئایا گوناهێکی تر بوو؟ خوای گەورە بەهۆی ئەوە تەنبیهی کرد. مهم زۆر گریانێکی بە کوڵ و گەورەی ئەکرد. یحیا عليه السلام لە پێغەمبەرانە گریانێکی وەهای ئەکرد، ئەفەرمێ هەتاوەکو دەموچاوی خەریک بوو پێستی پێوە نەئەما بە سووتانی فرمێسکەکانی. مجاهید ئەفەرمێ یحیا عليه السلام لە ڕوايەتەکانە هاتووە کە چۆن مەجرایەک دروستە بێت، جۆگەلەیەک دروستە بێت، ئاوا جۆگەلەیەک لەسەر کوڵمی دروست بوو ئەوەندە گریا بوو. اینجا لێرە ابن جەوزی ئەفەرمێ یا من معاصیه أكثر من أن تحصى. هۆ ئەو کەسەی کە گوناهەکانە زۆرترن لەوەی کە بژمێرن. یا من رضي أن يطرد ويقصى. هۆ ئەو کەسەی کە ڕازیت بەوەی دوور کەویتەوە لە خوا و دەرتکەن لە حزوری خوایە. یا دائم الزلل، ئەی ئەو کەسەی بەردەوام قاچەکانت هەڵ ئەخلیسکێ و ئەکەوی. کەم ينها ويوصى، چەند جار نەهید لێکرا ئەو شتانە مەکە، وەسەتێ بۆ کرا مەکە، هەر کردت. ئەی هاوار چەند جاهلی بە قەدەری ئینسان. ئایا ئێمە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام ئاوایان کردووە بێ ئێمە چی بکەین؟ ئەڵێ دەی ئاگات لێ بێ ئین کانە قەد ئەصابەکە داء داوود، ئەگەر گوناهێکی مەجهول وەکو گوناهی داوود ڕووی لە تۆ کردووە، فەنەحن نوح، هاوارکە وەکو هاواری نوح، تەحیا بحەیاتی یحیا، هەتاوەکو یحیا عەلەیهی السەلام زیندوو بیتەوە، دڵی مردود بە گریانت زیندوو ئەبێتەوە. عومەری کوڕی خەتاب مەشهورە کە دوو هێڵی ڕەشت لە نێوچەوانی لە کوڵمەکانی دروست بوون بەهۆی ئەو گوریانە زۆرەی کە ئەگریە. ئەبوو یونوسی کوڕی عوبەید ئەفەرمێ کاتی ئەچوونە لای عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەفەرمێ هەموو جارێکە ئەمان بینی بە گریانەوە ئەمان بینی، هەتاوەکو بەزەیمان پێ ئاهاتەوە، هەندێک جار ئەمانوت خۆزگە نەئەچوین بۆ لای بۆی ئەوەندە نەگریە یا ئەوەندە نەیبینین بە گریانەوە. زۆر شت هەیە لە دینە ئێمە چێژی لێ وەرناگرین، هەستی پێ ناکەن، ئولفەتمان پێوە گرتووە. ئەو بانگە جوانەی محەممەد الموستەفا عەلەیهی الصەلاة وەسەلام دەرک پێ ناکەن. گوێمان لێ ئەبێ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله، ئەشهەد ئەن محەممەدەن ڕەسوول الله. ئەم کەلیماتە بەرز و جوانانە تەئسیر لە دڵ و دەروونمان ناکا، نامان جوڵێنێ. ئەفەرمێ ئەبوو عیمرانی جوونی هەموو کاتێک کە گوێی لە بانگ بووە دەموچاوی ئەگۆڕا و فرمێسکەکان بە چاوی ئاهاتنە خوارەوە. ئەبوو بەکری نەحشەلی هەموو کاتێک گوێی لە بانگ بووە ڕەنگی ئەگۆڕا، ئەفەرمێ سەیرمانە کرد چاوەکانی پڕمەی گریان ئاهاتە خوارەوە پیان. ثابتی کوڕی بەنان ئەفەرمێ خەریک بوو کوێر ببێ ئەوەندە گریا، وتیان ئایا چارەسەرت نەکەین؟ وتی چارەسەرەکەی من چییە؟ وتیان چارەسەرەکەت ئەوەیە ئەبێ فترەیەکی زۆر نەگری، تی بەخوا چاوێ نەگریێ، ئیتر هیچ ئیسفادە و هیچ سوودێکی نییە. شعرێکی نووسیوە خۆی
طبعا يكيك لشاعر زور قوري كانوا أديبك زور قوري ابن جوزي أفرمي بكى الباكون للرحمن ليلة أو كسانيك ولا برخاتي خوا أقريان بشوا زور أقريان وباتوا دمعهم لا يسأمون بشوازي كوافر مسكانيا نأوستايو بقاع الأرض من شوقي إليهم تحن متى عليها يسجدون الله بخوا همو بارچەیەکی زەوی ئیماندارانی وها هەن لەسەر زەویە زەوی شەوق و ئیشتیاقەکە بەوەی ساتێ لە ساتەکان ئەمانە سەر بخەنە سەری و سوژدەی لەسەر بر هاواریەتی بەوەی ئەم پیا و باشانەی سەر زەوی سوژدە بەرن لەسەری یەزیدی کوڕی هارونە ڕەشید پێوتراوە سەبتی بۆ پێوتراوە سەبتی چونکە هیچ شتێکی باوکی خۆشی نەخواردو تەنها ڕۆژی شەمان ئیشی کردو ڕۆژەکانی تر سەرفی کردوێتەوە خواردوێتی ئەفەرمە دوو چاوی زۆر زۆر جوانی هەبوو دوای فترەیەک بینیان چاوەکانی کوێر بوو وتیان ئەی هاوار چاوە جوانەکانت چیان لێ هات فەرمووی ذهب بهما بكاء الأسحار گریانەکانی بەرەبەیان دوو چاوەکەیان بردم وتیان ئەی هاوار ئەی بۆ ئەوەندە گریایی فەرمووی واللهی چێژی گریانەکە لە چێژی چاوەکانم خۆشتر بوو ئەگەر خەڵکی بزانن لە گریانی بەرەبەیانە چ شیرینیەکەیە هەموو کاتێک بەرەبەیانەکان نافەوتێن و ئیلا تێیە ئەگرین بەخوا ئەگەر ئەزانن لەو کاتانە چ مەغفیرەتێکی خۆیەتە خوارەوە چۆن دڵەکان ئارام ئەکا هەمیشە ئەو کاتیان بەخەبەر ئەبن و لە حوزوری خۆیان خۆیان ئەدەنە بەر ڕەحمەتی خوا هەر کەس شیرینی گریانی بەرەبەیان نەکە بە حەیاتی ناگاتە عیرفان و خواناسی ناگاتە پلەیەکی بەرز ناگاتە ئەو پلەیەکەوە ئیتر ئەم بە ئارامی لەگەڵ خوای خۆیان بژی اینجا ابن جوزی ئەفەرمێ هەی هاوار بۆ تۆ ئەم پیاوە گەورە و عەزیمانە ئەم ئەنبیا گەورانە ئەم هاوڵە گەورانە ئاوا ئەگریان من لم يكن له مثل تقواهم لم يعلم ما الذي أبكاهم أوي هاوێنەی ئەمانە تەقوای نەبێ لەخوا نەترسێ نازانێ ئەمانە بۆچی گریاون ئەی هاوار ئەگەر کەسێ جەماڵی یوسفی نەبینی بێ نازانێ بۆچی یعقوب کوێر بوو ئەگەر کەسێک لە عیرفانە تەواو قاڵ نەبوو بێتەوە و تەواو ڕۆ نەچوو بێ لەخوا ناسیە نازانێ ئەمانە بۆچی بەم شێوازە ئەگرین ئەفەرمێ ئەو کەسەی کە شەو خەوی لێ نەکەوت بێ لە بەرخاتی خۆشەویستەکەی نازانێ پارچە پارچەی جگەر یعنی چی نازانێ ئەم عشق و ئەم خواناسی یعنی چی هۆ دڵ ڕەخەکان ئەی قاسی قەلب دەی ئەگەر گریانت نەهات لەسەر ئەم هەموو گوناهە زۆرەت دەبگریە لەسەر قەسوەتت دەبگریە لەسەر دڵڕەقیت هۆ ئەو کەسێکەوە عەقڵە لە هەوایە سەرف کردووە ئایا کاتی ئەوە نەهاتووە بگەڕێیتەوە لەسەر غەفڵەت و پەشیمان بیتەوە ئەی ئەو کەسەی هەموو کاتێ پەلەماری دنیا ئەدەی هاکاتوە لەیکێ لە حوفرەکان و لە چاڵەکانی دنیا تیاچووی هۆ ئەو کەسەی بەردەوام عیسیان ئەکەی ئەگەر لە مەعسیەتەکانە بێ لە پڕێکە زۆرت بۆ نەهێن و لە کاتی خراپی مەعسیەتە ئێرە بەجێ بێڵی هۆ ئەو کەسانی کەوا ئەعمالی خراپی زۆرتان بەرز کردوێتەوە گریانی زۆر کردن بەسەر گوناهەکانتانە بەخوا ئەبێ مەجلیسەکانی ئێمە مەجلیسی ماتەمگەڕان بێ بۆ ئەو هەموو گوناهێکە کردومانە دەی بگرێن ئیتر کاتی ئەوە هاتووە بە کوڵ لەسەر گوناهەکانمان بگرین چونکە ئیتر ئێمە ئەوەی لە پێش چاومانە و سەیری ئەکەین یا مردنێکە بەرەو پیرمان دێ یان قەبرێکی تەنگ و تاریکە یان ساحەیەکی مەحشەر و میعادی ئەوێمانە حەچی ئەسراری ئێمە هەمووی لەوێ دەرئەکەوێ ئیتر ئەو شتێکەوە لێرە شارراوەتەوە نامێنەوە ئینسان فەسحە بێ یان لەناو دۆزەخێکە ئینسان ئەوەستێتەوە یان لەناو جەهەنەمێک یان لەناو بەهەشتێکە دەی حتا ئەتوانی بگری پێش ئەوەی لە حوزوری خۆیان ڕابگیرێت و مەجبور بی لێ بگری ئەم کەلیماتانە عەرزم کردن کەلیماتی ئەم پیاوە گەورەیە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە بەسەریادا ببارێ ئەمڕۆ ئێمە لە زەمانێکە ئەژین دەریایەکمان بێ ئاوە کانیاوێکی وشک کە بریتێ لە چاوەکانمان قورئان ئەخوێنین کاریگەری لەسەرمان دانانێ ئەو هەموو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خزمەتیانە ئەبین کاریگەری لەسەرمان دانانێ ئەو هەموو
ذکر و ئەورادە ئەخوێنین ئەو هەموو دوعای کاریگەری لەسەرمان دانانێ دڵێکی وشک دڵێکی قاسی دڵێک کە ئەنەما هیچی نەکردو کە ئەنەما گوناهێکیشی نەکردو دەبزانە ئەو ئەولیا گەورانە و ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام چۆن لە خەوفی خوا گریاون ئەی ئێمە ئەبێت چۆن بگرین و ئەبێت چۆن حاڵێکمان هەبێ کاتێ بە حوزوری ڕەب العالەمین شادە بینەوە ئایا چیمان پێیە وەڵام بۆ ئەو ئایا ئەمانەوێت چی بڵێن لە حوزوری ئەوە ئایا ئەمانەوێت کام کەلیماتانە بەرزکەینەوە بۆ ڕضای ئەو خوای گیان ئێمە لەم ڕۆژی عەسرەدا بە زمانی بەڕۆژۆوە لە خزمەت پیاوێکە کە نزیکەی 1000 ساڵ لەمەوە پێش کەلیماتانێکی فەرموو بوو ئێمە لە خزمەتی کەلیماتی ئەوە ماینەوە بە ئومێدی ئەوەی دڵمان تێرکە بە ئومێدی ئەوەی ڕۆحمان نەشتەرگەریکە بە ئومێدی ئەوەی نەفسی بەدکارمان ڕابگرێ یا ئیلاهی هانای بێکەسی و زەلیلی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی لەم زەمەنی فیتنە و فەسادەیە هانای بێکەسی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی گوناهەکان دەورەیان داوین دڵیان ڕق کردوین دڵیان ڕەش کردوین ئێمەش هانامان هێناوە بۆ لای تۆ بۆ ئەوی پاک بینەوە لە عوتەقای ڕەمەزان بین هاتوین یا ئیلاهی بۆ ئەوی مانگی ڕەمەزان تێپەڕین و یەک تاکە گوناه بەسەرمانەوە نەمێنێ دایا ئیلاهی تۆ خۆت بۆ خۆت پاکمان کردەوە ئەگەر چی ئێمە ئەهلی پاک بوونەوە نەبین یا ئیلاهی بمان کردە ئەهلی سەفا و پاک بوونەوە ئەگەر ئەهلی عرفان نەبین تۆ خۆتمان پێ بناسێنە یا ڕەب العالەمین ئیلاهی بەخوا ئێمە گوناهی زۆرمان کردووە ناوێرین دەستی ڕەشمان بەرزکەینەوە لە دوعایە ناوێرین چاوی ڕەشمان بۆ لای تۆ بەرزکەینەوە ناوێرین بە زمانی ڕەشمان دوعاکەین گوێی ڕەشمان بیستنی ڕەشمان هەموو لاشەمان بە گوناه ڕەش بوو بەڵام یا ئیلاهی تاکە ئومێدێکە هەمان بێ ڕەحمەتی تۆیە کەڕەمی تۆیە بەزەیی تۆیە ئەزانین بەزەیی تۆ زۆر گەورەیە و هیچ کاتێک هیچ کەسێک ناومێد نابێ وا ئێمەش بە ئومێدی ناومێد نەبوون هاتوونەتە بەردەم دیوانەی تۆ یا ئیلاهی لێمان خۆش بە یا ئیلاهی عەفومان کە یا ئیلاهی بەزەیی بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی دڵەکانمان نەرم کە یا ئیلاهی بمان کەرە ئەهلی شەو یا ئیلاهی بمان کەرە ئەهلی قورئان یا ئیلاهی بمان کەرە ئەو کەسانەی کە شەو و ڕۆژیان غەفڵەت زۆریان بۆ ناهێنێ و لە تەنبیه و ئاگاداریان یا ڕەب العالەمین یا ئیلاهی بە خۆشەویستانی خۆت قبوڵمان کە یا ئیلاهی لەوانەمان قبول کە تۆ زۆرت خۆشەون و ئەوانیش تۆیان خۆشە یا ئیلاهی ئەگەرچی ئێمە پلەی ئەوەمان نەبێ نەتوانین لە حوزوری تۆ یابین یا ئیلاهی بەڵام تۆ یا ئیلاهی بە ڕەحمەت و بەزەی خۆت تروسکایەکانی نوری خۆت بخەرە ناو دڵمانەوە ڕۆشنایی نوری خۆت بخەرە ناو دڵمانەوە دڵمان ئارام کە بە خۆشەویستی خۆت دڵمان ئارام کە بە خۆشەویستی پێغەمبەرت صلی الله علیه وسلم یا ئیلاهی بەخوا ئێمە لە زەمانێکین ئەگەرچی هەموو کافری جیهان پەلامارمان ئەدا لە ڕووی اقتصادی و سیاسی و فکری و هەموو ڕۆکانەوە هێرشمان بۆ ئەهێنن بەخوا پەروەردگارە ئەبەم حاڵی زاماریەی ئەم ئومەتەوە هێشتا ئەمانەوێ مزگەوتەکانی تۆ ئەو نوزە و نوکەی تیا بمێنێ ئەمانەوێ هێشتا نوری تۆ لە مزگەوتەکانە بڵاوکەینەوە یا ئیلاهی ئەگەرچی نوێژێک ئەکەین و بێ ئاگاین بەڵام بەخوا یا ئیلاهی بێ نوێژ نین هەر چۆنێ بێ بەردەم بەرماڵی تۆ ئەگرین بەردەم ماڵی تۆ ئەگرین دەیا ئیلاهی تۆ خۆت دڵمان منەوەڕکە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی تۆ خۆت نێوچەوانمان بگرە بۆ خەیر خراپە لە پێشچاومان ناشرین کە دڵمان لەسەر دینداریدا مەزراوکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێن یا ئیلاهی ئێمە حەدی ئەومان نییە لە حوزوری ئەم پیاوە گەورە نابین بەڵام یا ئیلاهی بە ئومێدی ئەوەی ئەمانە کەلیماتەکانیان ببنە نورێک و بڕژێتە ناو دڵمان لە خزمەتی کەلیماتی ئەوانە ئەبین یا ئیلاهی تۆ بە گەورەی خۆت کەلیماتی ئەم پیاوان لە دڵمانە جێگیر کە وشەکانی قورئان لە دڵمانە زیندوو کەرەوە ذیکرەکان لە دڵمانە زیندوو کەرەوە وتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دڵمانە زیندوو کەرەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خەیرمان بەسەرا بکەرەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هیدایەتی گەنجەکانمان بدە بەخوا پەروەردگارە گەنج و مناڵەکانمان خەریکە ئەفەوتێن کافران و بێدینان هەموو لەسەریان کۆبوونەتەوە
یا ئیلاهی هانای دڵی جوانی ئەم گەنجانە بۆ لای تۆ بەرزەکەین یا ئیلاهی هەندێک لەم گەنجانە کە گوناهەکەن و هانا ئەهێنن بە مەلایەک و بە مامۆسایەک ئەیانەوێ عەرزی حاڵی خۆیان کەن لەعەلە پاک ببنەوە بە دڵێکی زۆر خاوێنەوەیەن یا ئیلاهی تۆ خۆت ئەم دڵە خاوێنانە بکەرە هەوێنی ئەم وڵاتە و هیمەتی دینداری تیایە بەرزکەرەوە یا رب العالمین یا ئیلاهی مناڵەکانمان بپارێزە لە دەستی کوفر و شەیاطینی ئینس و جین بیان پارێزە لە دەست ئیعلامی فاسد بیان پارێزە لە دەست هێڵەکانی ئەنتەرنێت بیان پارێزە یا رب العالمین خوایە خوشکانمان برایانمان پارێزراو کە عاقبەتی ڕیسپیەکانمان یا ئیلاهی بەخێر بگێڕە پەروەردگارە ئەگەر چی ئێمە ئیستیحقاقیەوە نەبین جوابمان بدەیتەوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستی خۆت فەرموویەتی ئەگەر پیرەکان دەست بەرزکەنەوە رب العالمین شەرمەکە لە گێڕانەوەی دەستیانە و بەدەستی ئەم پیرانە هاوار لە تۆ ئەکەین یا ئیلاهی دوعاکانمان گیرا بکە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە بە دڵی ئەم گەنجە جوانە و تەوبەکەیان هاوارد لێ ئەکەین بە بێگوناهی ئەم مناڵانە هاوارد لێ ئەکەین بە تەلەبی علمی ئەم فەقیانە هاوارد لێ ئەکەین یا ئیلاهی دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە یا ئیلاهی هانای فەقیری و زەلیلی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە هانای بێنازی ئەم ئومەتە بۆ لای تۆ بەرزەکەینەوە بەخوا پەروەردگارە کافران لەو پەڕی جیهانەوە هەرچی سەرۆت و سامانە هەمویان دزی یا ئیلاهی بەخوا چارەیەکمان نییە ئێمەیان پێشێل کرد فکریان دزین ڕەوشتیان دزین ماڵ و سەرۆت و سامانیان دزین هەرچی بەهای جوانی ئەم ئومەتەیە خەریکە لە ناوی ئەبەن یا ئیلاهی بەهانامانە وەرە یا ئیلاهی دەسی ئەم پیسانەمان لێ ببڕە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەوەی کە ئەمانەوێت لە دنیا پێمان عەتاکە بەخوا شەرمەندەین کە داوای دنیا لە تۆ بکەین بەڵام ئەمری پێغەمبەرە صلی الله علیه وسلم بۆیە داوات لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئەوەی باشە بۆ دنیامان پێمان عەتاکە یا ئیلاهی ئەوەی چاکە بۆ ژین و دینمان پێمان عەتاکە یا ئیلاهی ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین تو گەورەی خۆت محتاجی حراممان مەکە یا رب العالمین یا ئیلاهی فەضلی تۆ زۆر زۆرە و گەورەی تۆ زۆرە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لەش ساغیت پێداوین بۆمان زیادکە نەخۆشین شیفامان بۆ بنێرە بێ حاڵ و ماڵین ماڵدارمان کە بێ مناڵین مناڵمان پێ عەتاکە بە مناڵین مناڵمان ساڵحکە بێ بەرەکەتین بەرەکەت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی بێ علمین علممان زیادکە بێ عەمەلین یا ئیلاهی عەمەلمان زیادکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەر ئەم مەجلیسە ئێمە ببارێنە دڵمان پەیوەستکە بە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم یا ئیلاهی ئەو شەوقەی دڵمان بگەێنە پێغەمبەر صلی الله علیه وسلم اشتیاقی ناخمان بگەێنە ئەو یا رب العالمین خۆشەویستی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین سڵاوی دڵی ئێمەی پێ بگەێنە یا رب العالمین یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین ئەگەر چی ئێمە شایستەی ئەوە نەبین ناومان بەرگوێ و زیهنی پێغەمبەر بکەوێ صلی الله علیه وسلم بەڕۆحی شیرینی ئەو کەوێ یا ئیلاهی تۆ بە گەورەی خۆت ناومان لە حەزووریا بێنە یا رب العالمین عیبەکانمان بشارەوە یا ئەکرەم الئەکرەمین مەغفیرەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە ئەم دوعانەمان بەرز کردەوە یا ئیلاهی بەخوا شەرمەندەین کە دوعاکان ئەکەین نازانین بەچی بۆ تۆی بەرزکەینەوە بەڵام یا ئیلاهی ئەوە دوعاکانمان بەرز کردەوە و یەقینمان هەیە لەم ئێوارەی ڕەمەزانە لێمان گیرە ئەکەی دەیا ئیلاهی ئەم دوعانەمان لێ قبوڵکە دەیا ئیلاهی ئەم دوعانەمان لێ وەرگرە تەواوی دوعاکانی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵکە ئەم موسڵمانانە هەر دوعایەکیان کردو لەم مانگی ڕەمەزانە خوایە لێیان قبوڵکە یا ئیلاهی لێمان وەرگرە یا رب العالمین تو گەورەی خۆت دڵمان خۆشکە بە گیرابوونی دوعاکانمان یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین لێمان ڕازی بە خوایە لێمان ڕازی بە خوایە لێمان ڕازی بە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول الله قناهي مني شيء أجبوري وخواهي من قبولك